دیارە ڕۆژی شانزەی سی 1970 منەو کاتە تەمەنم 21 ساڵ بوو تازە تەخەڕوجم کردبوو لە پەیمانگای تەکنەلۆجی کەرکووک واتە لە ماڵەوە بووم دەوامم نەبوو ئەتوانم بڵێم هەنێک بابەت هەیە ئەگەر مرۆڤ خۆی لەناو واقعەکان نەبێت زۆر زەحمەتە بەرامبەرەکەت عنی هەست بەو تراژیدیایی ناخی ئەو کەسە بکات کە لە ناخۆشیێکی تاڵە ئەبێت کە لە واقعێکی جەنگە ئەبێت بەداخەوە من تاوانی کیمیابارانی هەڵەبجەم هەمووی بە چای خۆم بینی لە بەروی من ئەو کاتە لە ناو هەڵەبجەیە بووم لە ماڵی باوکم بووم ئێمە 5 خوشک و برایەک بووین لەگەڵەوەشە ئێمە کچێکی سلێمانیمان لەگەڵا بوو هەر لە ماڵی خۆمان ئەژیا بە خۆتەزانی نەریتی خەڵکی هەڵەبجە ئەوەیە کاتێکە کەسێک گێت ئەبێ بە مامۆستا لە شارەکانە ئەگەر کەسێک بناسێت زۆر زەحمەتە بهێڵێت بچێتە کرێکی و خان و بگرێ لەبەرەوە ئێمەش ئەم خاتونە ناوی مامۆستا بەهرە بوو خوشکی ڕەفیقێکی خەرمانی خوشکم بوو دکتۆرە خەرمان کە ئێستا دکتۆرەیە لە جامعەی سلێمانی لەگەڵمان بوو هاوتەمەنی من بوو ئەتر زۆر ڕەفیقیش بووین ینی بوو بین بە ڕەفیقە تا ئێستش پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەڕێزیان ئێستا لە دانیمارکە سڵاو ڕێزم بۆی هەیە دیارە ئەو کاتە لە سیانزەی مانگەوە تۆزێ بارودۆخی سیاسی هەڵەبجە تێکچوو بوو یعنی یەکێک ئەیوت ڕژێمی بەعز کیمیایی ئەڕێژێت یەکێک ئەیوت پێشمەرگەیەتە خوارەوە یەکێک ئەیوت پاسداری ئێرانیەتە ناوشار ئەمانە هەمووی بوو بۆ بە قسە و قسەڵۆک و مقۆمقۆی ناو گەنجەکان ناو پیاوەکان ناو ژنان ناو هەموو کەس سەرنجام ئەوە بوو کارەساتەکە لە شانزەی سەیە بۆ شێوەیە کە تاوانێکی گەورە لەسەر دەستی ڕژێمی بەعز بۆ خەڵکی سیڤیلی هەڵەبجە دیارە لەوانەیە زۆر کەس ئەپرسێت مەسلا بۆچی هەڵەبجە بووە قوربانی ڕاستە ئەتوانین بڵێن شەڕی ئێران و عێراق یەکێک بوو لە هۆکارەکان بەڵام هۆکاری گەنگتریش هەبوو کە هەڵەبجە هەموو کات مەڵبەندی چالاکی پێشمەرگەکان بوو هی سەرجەم حیزبەکان مەسلا بڵێن چالاکی حیزبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان حیزبی شۆعی زەحمەتکێشان ئەمانە بڵێن بە شێوەیەکی سەرەکی لەو کاتەیە چالاکیان هەبوو لە ناو هەڵەبجەیە زۆربەی شەو لە دوای بانگی عەسرەوە هەڵەبجە پڕ ئەبوو لە پێشمەرگە ماڵەکان هەموو ئیدامەیان ئەیان من خۆم خاڵم پێشمەرگە بوو چەنەها جار لە دوای بانگی عەسرەوە ڕۆشتوین لە ماڵەکانە لە گەڕێکی کانی عەشقان لە پیر مەحەممەد خاڵمان بینیوە یعنی ئەمەژی هۆکارێک بوو بۆ هۆی ئەوەی کە حیزبی بەحەز بێوێ داخێکی لە دڵا هەیە و بە خەڵکی هەڵەبجەی بڕێژێت ئەوە بوو سەرنجام لە شانزەی سەیە بەداخەوە لە کاتژمێر ئەتوانە بڵێم 11:35 دقە ئێمە ئەو کاتە دێ عادەتەن هەموو کە وەختی ناخواردنە جا کاتێکیشە لە بەرەوەی عێراق و ئێران شەڕیان بۆ زۆر جار ئێران تۆپی ئاهاوێشت بە هەڵەبجەیە عادەتەن کە ئەو بارودۆخە تێک ئەچوو دایکمان زوو نانی ئەیانە ئەیان نەوەکو ڕابکەین نەوەکو بچین بۆ ژێرزەمی نەوەکو تووشی هینێک بین ئەوەش یەکێک لە سیفەتە جوانەکان دایک و باوک ئەوێ مناڵەکانیان دائیمەن ئەوەنێ تێر بن برسیان نەبێت ئێمەش سفرەمان داخستە بوو هەروەکوتم لەگەڵ ئەو مامۆستا بەهرا چوبووینە سەربانی خۆمان ئێمە خانووەکەمان دووقات بوو کە ڕۆشتو بووینە سەربان ئەمانویست بزانین چییە باوەڕ بکە یعنی یەکەم تیارە کە هات ئێمە بە چای خۆمان بینیمان کە گەڕێکی سەرای قەسف کرد باوەڕکە ئەو قادرمانەی ماڵی خۆمان یعنی نەمازانی ئەو هەموو قادرمان بە یەک هەنگاو بڕی یعنی ئەوەنە پەلەپەل هاتی نەخوارەوە کە هاتی نەخوارەوە کە دایکم سفرەکەی داخستە بوو پانکەی سەقفیەکەمان کەوتو بێ خوارەوە یعنی لە زەختی قەسفی گەڕێکی شەهیدان گەڕێکی سەرا پانکەی سەقفی ئێمە کەوتو بێ خوارەوە بەسەر سفرەکەیە ئەمە ژێرزەمینمان نەبوو ئتر هەرەوەنە باوکم وتی ڕابکەن بۆ ژێرزەمینی ماڵی پورتان ماڵی پورم تقریبەن 1-2 کۆڵان لەو دیومانەوە دوور بوون ئەوەنە لە ترس و عنی پەلەپەل ڕۆشت بووین باوکم و براکەم بە جیهەتێکا ڕۆشت بوون ئێمەش بە جیهەتێکا ڕۆشت بووین ئێمە لەگەڵ دایکمان ڕۆشت بووینە ژێرزەمینەکەی ماڵی پورم باوکیشم ئێمە یەک برامان هەبوو 5 خوشک و برایەک بووین لەگەڵ باوکمان چووبیە ژێرزەمینەکەی ماڵی کاک عومەری حاجی عنایەت لەبەرەوەی ئەویش 2 کۆڵان لە تەنیشتی ئێمەوە بوون ئەمە هەتاکوم تقریبەن تا ئەتوانم بڵێم تا نزیکی ساعات 6 ئێوارە ئەهان کە تاریگە بێت ئەجا لەو مەسافەیە کە ئێمە لە ژێرزەمین هابووین عادەتەن گەنجەکان لە بەردەم دەرگای ژێرزەمینەکە ئەوەستێ ئەوەنی ئەڕۆنە دەرەوەیەنەوە ئەڕۆنە دەرەوەیەنەوە ئەیانوت هەڵەبجە هەمووی قەسفە هەڵەبجە هەمووی
بوونی دووکەڵی لێیت ئێمە هەر لە ژێرزەمی نابووین هیچمان ینی ئاگالێنەوە بەس دەنگێکی زۆر ینی کە دەنگی هاوان تۆپتەقینەوە ئەمانزانی لە دەرەوە شتێک هەیە بەڵام ئێمە لە ژێرزەمی نابووین. کاتێککە بوو بە ئێوارە ئەتر تۆزیەک بێدەنگ بوو قەسەبکردنەکە خەڵک کەمێک هاتوچۆیە کرد باوکم کەسێکی نردبوو توبی بێنە ماڵەوە ئەوە ئێمەش ئەگەڕێینەوە زانی بوو ئێمە چونێتە ژێرزەمینەکەی ماڵی پورم با خۆمان کۆ بکەینەوە عادەتەن بڕۆینە دەروانی شار بەجێ بێڵین ئەو مەسافەیە تقریبا کاڵم دوو کۆڵان لە ماڵی پورمەوە دوور بن هەتا هاتیینە ماڵی ئێمە ماڵی خۆمان تاعاان باسی گەڕێکی مامۆستایانەکەم ئێمە لە مامۆستایان بووین گەڕێکی مامۆستایان هەتا ئێمە کە هاتیینە دەرەوە بە زیاتر قەسفی لەسەر بوو یعنی بەو شێوەیە نەبوو ئێمە بزانین کیمیایی باری یعنی کیمیا باران و ئەوانە کراوە ئەیانوت بەڵام گەڕەکەی ئێمە زیاتر بوونی دووکەڵ و بخاری لێ هات کە هاتیینە ماڵەوە عادەتەن هەنێ جلی هەریەکەمان و تۆزیشتمان کۆ کردەوە و ئەوەی زەڕور بوو وەکو دایک و باوکم کۆیان کردووە و مستەمسەک بوو تەسکەرە و هەوێ و جنسێ و ئەو جۆرەشتانە کە زەڕورە ئینسان پێی بێت ئێمە لەبەروی خەڵکی عبابێلین گەڕینەوە عنی باوکمتی خۆتان کۆ بکەن و ئەچین بۆ عبابێلی فترێک لەوێ ئەبین کاتێککە هاتیینە دەرەوە هەرێکمان جانتایەکمان پێ بوو ماڵێکی دراوسیمان تراکتۆریان هەبوو ئەوان خەڵکی گوندی عەنە بوون هەمویان بڵێن شتێکی زۆریان پێچا بووە و چوبوونە ناو تراکتۆرەکە ناوی کاک ئەحمەد بوو ئەتر بە باوکمی وت ئەگەر ئەڵێن نزیکتانەکەینەوە تا لە شار دەرەچن ئێمەژەوەمان سواری تراکتۆرەکەی ئەوان بووین ئێمە گەیاندە تقریبا ڕێگەی عبابێلێ تا تۆزێک لە شار دەرەچیت ئەکەویتە سەر جادەکە ئێمە لەوێ دابەزاند و ئەوان خۆیان چون گەڕانەوە بۆ ڕێگەی عەنەب کە لەوێ دابەستین بەڕاستی یعنی ئەو شەوە تەمەن ئەمە تاریک بوو هەموو خەڵک هاواری ئەکرد دایکان و باوکان با دەستی مناڵەکانیان بەرنێنەوە کوون بن یعنی تەسەور ناکەی هەستت ئەکرد هەموو خەڵکی هەڵەبجە بەستەنها ئەو تا بە ڕێگەی عبابێلەوە ینی لەگەڵ ئەوەشە هەموو ڕێگەکان وابوو مەسلا ڕێگەی عەنەب وابوو ڕێگەی عبابێلێ وابوو ڕێگەی سازان وابوو یعنی ئەو ڕێگانی کە ئەچوو بۆ دەرەوەی شار هەموو ڕێگەکان خەڵک چوبوویە دەرەوە بەڕاستی قەرەباڵغێکی زۆر بوو هەر خەڵک هاواریە کرد لای دامەگرسێنن چرا دامەگرسێنن بۆ ئەوەی کە ئەگەر تیارە بێ قەسفکات ینی نەمان بینێت هەتا گەشتینە عبابێلێ دوو جار تیارە هات قەسفی کرد یعنی جاری وە هەیە هەنیشتەیەڵێ قەدەری خوا ئەدهێڵێ لە ژیانە یعنی ئەگینا ئەبێ ئینسان دیارە هەر کەسەوە کە لە دایکە بێت چون لە دایکە بێ واش ڕۆژێکی بۆ دیاری کراوە کە ئەو ڕۆژە لە ژیانە نەوێنێت ئەوانەی کە مابووین بەڕاستی هەروە بوو یعنی هەرەوە بۆ قەدەرمان مابوو هێشتا ژیان بگوزارێنین کە گەشتینە نزیکی عبابێلێ بەڕاستی لە ڕێگا خەڵکمان ئەبینی دانیشت بوو یعنی هەر لە خۆیەوە ئەگریا هەر لە خۆیەوە هاواری ئەکرد یا دەموچاوی سوور بووبوویەوە ئێمە ئەو کاتە زانیمان کە هەڵەبجە کیمیایی بەسەرا کراوە کە پرسیارمان کرد ئەوە چێوتیان وڵاوە لە گەڕێکی کانێ قۆڵکە لە خوارەوە کیمیایی وەشێنراوە ئەمانە هەمووی تووشی ئەو حاڵەتە بوون یعنی من خەڵکم بینی بەلاشعوری فرمێک بە چاویان هاتە خوارەوە یاخۆ هاواریە کرد لە گەنج لە مناڵ لە پیر دیارە ئێمە شوێن و ڕێگەمان هەبوو چینەوە ماڵی مامی گەورەمان لە عبابێلێ و ماڵی باپیرم لەوەیە ئێمە 5 ڕۆژ لە عبابێلێ ماینەوە یعنی هەر ئومێدی ئەوەمان هەبوو ئایا بزانین بۆچی هەڵەبجە چۆنە بێ ئایا بزانین ڕێگە هەیە بچین بۆ سلێمانی ئاگاداریان کردین کە ڕێگەی سلێمانی پردەکە تەقێنراوەتەوە لە بەروێ ڕێگەی سلێمانی نییە ئەتر دوو جار دایکم و باوکم گەڕانەوە بۆ هەڵەبجە بۆ ماڵی خۆمان بۆ ئەوەی ئەگەر پێویستی ساویسی کەمان هەیە ببیهێنن جاری دووهم کە ڕۆشتو بنەوە پێشمەرگە لە ناو شارا بوو و هەروە پازاری ئێرانیشی تیابوو بوو پیاوتە بوو ئیتر مەگەڕێنەوە لەبەروی ئەوە نا کیمیایی ڕژێنراوە هەموو خواردنەکان ژەهراوی بوون ئەی ناتوانن لێرە بکەن بگەڕێنەوە لە لادێ باشتر بوو جەوەکەی پاکتر بوو لەوێ ئازوو قەوشت هەبوو ئەمانتوانی لەوێ ئەو فترەی لەوێ بین دوای تقریبا بوو بە 20 مانگ پازداری ئێرانی هاتن لەگەڵ پێشمەرگەی وتیان ژیانی تیان نەماوە ئێوە ناتوانن بڕۆن بۆ سلێمانی ئەبێ ئێوەش بڕۆن بۆ ئێران ئێمە ئیتر لەگەڵ ماڵی مام و ئەوانەی کە لەوێ بووین عبابێلێ تەبعاً لادەیەک بوو خەڵکی زۆری تیابوو بەڕاستی تقریبا سیارێکی گەورەیان هێنا ئیڤایەکی گەورە زیلێکی ئاسکەری گەورە هەموومان سواری ئەو سیارە بووین و بڕۆین بۆ ئێران بەڕاستی کە دەرچوین ڕۆشتین بۆ ئێران معنی من لە هەنێک
لە زۆربەی مقابلەکانە ئەو بابەتە ئەگەر باز نەکەم من هەر خۆم ینی لە مێشک و هزرمایە زۆر جار بەیانیان کە ئەم بۆ دەوام یعنی بە مروری زەمن لە هەشتاوسێەوە تا ئێستا یاخۆ ڕۆژێک ئەچم بۆ شوێنێک یعنی ئەو لەقتەیە ئەو بەشەی کە بینیم وەکو بریسکەیەک بە مێشکمایەت یعنی هەستەکەم کاریگەرێکی نەرێنی زۆر خراپی لەسرم هەیە هەستی ژەکەم جاری وە هەیە لە پڕ ئازارێک لە سەرمایەت ینی ئازارێک لە سرد ئێشەکە هەستەکەمی ئەوەیە ینی ئەوە نەچکە تۆ بەلا شعوری جاری وایە قسە بۆ کەسێکی لە بابەتێکە ئەوەیەتەوە بەرخەیاڵت بەداخەوە ئێمە کە بەو سیارە زیلی عسکەریە کە ڕۆشتین بۆ ئێران دیارە لە ڕێگەی عەنەبەوە ڕۆشتین کە لە عەبابێلێەوە دەرچوین هەتا گەشتینە بیاوێڵە و عەنەب بەڕاستی ڕێگەکە ئەگەر ینی لەبەر تەرم ڕێگەکەت نەئەبینی جگە لەو چەنەها ئاژەڵ و پەلەوەر کەوتە بوو یعنی لەبەرەوەی زۆر مابوونەوە گیانیان بوو بە دوو ئەوەنە ئاوسا بوون یعنی کەسەکانیش هەروە زۆر بەداخەوە یعنی جادەکەیان ڕێگیرا بوو سیارەکەش ناچار بوو بڕوا ئەبێ چۆن بڕوات کاتێکە کە گەشتین و نزیک بینەوە تەرمەکان هەبوو لە ناو زیلە عسکەرەکە هاواریان کرد دایک و باوکەکان گەورەکان کەس سەر بەرز نەکاتەوە ینی بۆی مناڵەکان ئەو وەزعە نەبینن دیارە من بۆ خۆم هەر بە سروشتم وا بوو هەر لە مناڵی مۆتۆزە کەسێکی بزێ و بووم یعنی حەزم کردو شتێک کە بڵێن مەیکە بیکەم عنی حاڵێک هەم کولشی مەمنوع مەرغوب منێکی بووم لەوانم دائما حەزم لەوە کردووە ئەگەر شتێک بیان و تامێکە ئەوەیە بم کردای هەرچۆنێ نەبوو خۆم بەزی لە عینەکە هەم حەجەری هەیە سرم بەرز کردەوە بۆی دەرەوە ببینم یعنی چی هەیە باوەڕکە ئەوەی لەسەر ئەو جادەیە بۆ تا گەشتینە عەنەب یعنی هەموو تەرمەکانم بینی یعنی بەجلی ئاڵوواڵاوە هەنێکیان ئەوە ئاوسا بوون بەتانیان پیایا بوون لەو کاتەیە کە تایی سیارەکە ئەویست بڕوات بە جادەکە ڕێگە نەبوو ئەجا تای سیارەکە بەسەر دیار بوو بەسەر قاچی کەسێک کاڕۆی قاچی کەسەکە لە کاتێکە کە تاکە حرەکەیەک ئەکات یعنی من ئەو حرەکەیە ینی بووە بە کاریگەرێکی زۆر لەسەر مێشکم هەیە یعنی خۆم لا شعوری ئەوەش ئەوە نییە زۆر جار ئینسان ئەگەر ئەو هەموو خۆشەویست و ئازیزەی لەدەست ئەیە ئەگەر لە بیرکردن نەبێ ئینسان ناتوانێت ژیانی بەردەوام بێت بەڵام من ئەوە ئەتوانم بڵێم بە جۆرێک چەسپیوە لە مێشکما یعنی هیچ هۆکارێک نییە ینی کە هەوڵ بەم یعنی ئەگەر لە بیریشی خۆمی بم و ئەوە تازە شتێکە لە مێشکی منە دائیمەن کێ بە مێشکماڵم خۆزگەم زانێ و کەسێک کێ بووایە یعنی نازانیت ئەوە نییە بەس ئەوەنە ئەزانم یعنی ئەوەنە من هەستا بوومەوە سێرمە کرد بە ینی زۆر زۆر بە وازحی دەرەوم ئەبینی کە سیارەکە چۆن خۆی ڕائەیە چۆن ئەچێ ئەوەنە بزانێت قاچی کەسێکی پیاو بوو یعنی ژن نەبوو یعنی زۆر جاکە یە بە خیاڵمە ئەڵێ ئەمە خۆزگە ئەمزانی کێ بوو ئەمە یەکێک بلو حاڵتە ناخۆشانی کە بەڕاستی یعنی ئەو کاریگەریش کەم نییە یعنی بۆ سەر مێشکی ئینسان دوای ئێمە ڕۆشتینە ئێران تقریبا بردیانینە خوێندنگاکان بردیانینە لە بەرەوەی مەکتەبەکان بەهار بوو ینی پشووی بەهارە بوو لە ئێران پێم وایە لە بەرەوەی مەکتەبەکان شۆڵ بوو چون بۆ هەرسین لە مەکتەبێک بوون لەوە پێم وایە نزیکەی 20 ڕۆژێک ماینەوە 20 ڕۆژەکە شۆن بوو یعنی چۆن ئەم قاعەیە ئەبینیت قاعەیەکی ئاوا گەورە بوو هەر خێزانێک و لە سوچەکە بۆ خۆی دانیشتە بوو ئەو هەموو خێزانە یعنی هەمووی لەو مەکتەبا لە قاعەیەکی گەورەیە بەڵام بەڕاستی جێ خۆیەتی کە ئێمە سوپاسی ینی وڵاتی ئێران بکەین کە لەو کاتەیە لە ڕووی تەندروستیەوە بەدەممانەوە هات لە ڕووی دابینکردنی شوێن و مەکانەوە ئەمانە هەموو پاراستینی بەڕاستی تقریبا نزیکەی 13 ڕۆژ وابزانم لە مەکتەبەکە ماینەوە دوای ئەوە دابەشیان کردین بەسەر ئۆردوگاکانە ئێمە بەر ئۆردوگای کامێران کەوتین کامێرانیش دووسێ ئۆردوگای لێبوو ئێمە شوێنەکەی ئێمە شوێنێکی کوشتتوکاڵی بوو پیانەوە دووەرمەهنگ شوێنی زراعی بوو کوشتتوکاڵ بوو چۆن کاتی خۆی ئێمە ئەیانوت بەکرەجۆ کە ئەزانین بەکرەجۆ شوێنێکی کوشتتوکاڵیە بۆ زەراعەت تەنانە پەیمانگای کوشتتوکاڵێکەش لەوێ بوو ئەعدادی کوشتتوکاڵێکەش لێو بوو لەبەروەی شوێنەکەی مولائم بوو بۆ ئەو شوێنە ئەبێ شوێنێک بوو پیانەوە دووەرمەهنگ شوێنێکی کوشتتوکاڵی بوو درەختێکی زۆری لێ بوو تقریبا نزیکەی ئێمە وەکو خێزانەکەمان نزیکەی 16 تقریبا 3 مانگ ماینەوە لە ئێران ئەو ساڵش زۆر سەخت بوو یعنی کاتێکە لە ئۆردوگا بووین بەفرێکی زۆر باری بەڕاستی
ئەو سێ مانگە خێمەیان بۆ هەڵاین و اینجا ئەوەشی کە هەبوو مەکتەبیان کردەوە بۆ مناڵەکان و ڕەوزە و ئەو جۆرە شتانە داوایان لەو کەسانە کرد کە شەهادەیان هەیە من ئەو کاتە ئەو ساڵە پەیمانگام تەواو کرد بوو هەنێک کەسیش خرێژی پەیمانگا و کۆلێژ و ئامادە پیشێزارچەکان ناوی خۆمانمان نووسی بوو ناومان هاتەوە بۆ ڕەوزە لە ئیداری ڕەوزەکە ئیش بکەین یەکێک بووم لەوانەی کە لە دەستەی دامەزرێنەری باخچەی ساوایانی ئەو ئۆردوگایە بوو مناڵێکی زۆر زۆریان هێنا بوو ئەوێ بەڕاستی خزمەتێکی زۆر زۆر باشیانە کرد لە پێداویستیەکانەوە تقریبا سێ مانگیش لێ بووین هەم موچەشیان ئەیانێ و هەم یعنی خزمەتێکی باشیانە کردین بەڕاستی سێ مانگیش لەگەڵ مجموعەیەک ئەوانەی کە لە ئۆردوگاکا بوون توانیمان ئەو خزمەتی ئەو مناڵانە بکەین بەڕاستی خۆی ئەوەش بابەتێکی زۆر زۆر گرنگە تۆ لەو کاتەیە مەسەلا بیری ئەوەت هەبێتەوە با باخچێکی ساوایان بۆ مناڵان بکەیتەوە بۆی لە دەرەوە نەبن و لە ناو ئەو چواردەوری خێمەکان و تووشی شتێک بن بۆ ئەوی بە شێوەیەکی پەروەردەیی جوان کاتەکانیان بەسەر بەرن دوای ئەوە ئێمە کەوت سەرەتاوتم ئێمە 5 خوشک و برایەک بووین خوشکێکم ئەو کاتە لە شاری هەولێر بوو معید بوو دکتۆرە خەرمان لەوێ دەوامی هەبوو یعنی لەگەڵمان نەبوو ئەومان بەجێهێشت بوو طبعا ئەم کارەساتە گەورەیە ئەم تاوانە گەورەی کە ئەبیستن طبعا بڵاوە بێتەوە هەموو خەڵک ئەزانێت و هەموو لە ڕێی ئیعلامەوە ڕاستە ئیعلامی ئەو کاتە بەم شێوەیە نەبوو نهێنی بوو بەڵام ئیتر خۆ هەر لە وڵاتی عێراق کە تاوانەکە ڕوویاوە نامەیەکی بۆ ناردبووین طبعا عێراق بینی لەگەڵ ئێرانە نییە نامەیەکی ناردبوو دکتۆرە خەرمانی خوشکم بۆ بەلجیکا بۆ برادێکی لە بەلجیکاوە نامەکە هات بۆ ئۆردوگا بۆ ئێمە ئەجا لەوێ مکەبەرە هەبوو خوێندیانەوە مەسەلا مامۆستا ئەکرەم فەرەج نامەی بۆ هاتووە کاتێککە باوکم ڕۆژ نامەکەی بینی دیار بوو بە دەماودەنگ زانی بووی کە ئێمە ماوین و دەرچوون و لەڕێ هەواڵ ئەڕۆشت بەڕاستی ئەتر باوکم کە نامەکەی خوێندبووی و خەرمانی خوشک بوو بوتێ بوتبووی باوکە گەر ئێوە نیاستان نییە بگەڕێنەوە لە ئێران منیش ئەمەوە بێن بۆ لای ئێوە ئاین چاوەڕێ جوابی ئێوەکەم باوکیشم هەر بە هەمان شێوە جوابی بۆ نردبوو توی جارە فترەی کە چاوەڕێ بکە ئێمە سەلامەتین شوێنمان زۆر باشە هەوڵ ئەین ئێمە بگەڕێنەوە لەبەروی باوکم مامۆستا بوو ئێمە 5 خوشک و برایەکیش بوون یعنی کەسمان ینی هەر بژێویمان بەس تەنها موچێ باوکم بوو کە مامۆستا بوو خوشکە گەورەکەشمان شنۆ مامۆستا بوو ئەفریقا خوالی گەورە لێ خۆش بێ کە وەفاتی کردووە ئێستا ئەوی شووی کرده بوو ماڵی لە کەرکووک بوو بەس هێشتا نەقڵ نەبوو بوو هەر لە ماڵی خۆمان بوو واتە ئێمە شنووی خوشکمان لەگەڵا بوو کە زەواجی کرده بوو ماڵی لە کەرکووک بوو هەروە مامۆستا بارەشمان لەگەڵا بوو لە ماوەی ئەو سێ مانگەیە مامۆستا بەهرە کەسوکاری تەمان خەڵکی سلێمانیە بن خوشەکەشم کە شووی کرده بوو کەسوکاری مامۆستا بەهرە هاتن بە شوێنیان لە سلێمانی مامۆستا بەهرە و شنووی خوشکمیان بردەوە یعنی مامۆستا بەهرە بچێتەوە ماڵی باوکی و خوشەکەشم بچێتەوە لای مێردەکەی و بۆ ئەوەی ئێمە هەر خۆمان ماینەوە دوای فترەیەک باوکم بێری کردەوە تێبێ ئێمەش خەڵکێکی زۆر ینی ڕێگە هەبوو ڕژێمی بەعز لێبوردینێکی یابوو وتبووی هەر کەسێک ئەتوانێت ئەوانی کە ئاوارە بوون ئەتوانن بگەڕێنەوە شوێنێکی دروست کرده بوو چۆن ئێستا پێ ئەڵێن قەزای شارە زۆر هەڵەبجێ تازەیان ناونابوو ئەو خەڵکانی کە ئەگەڕانەوە لەوێ خانوویان پێ ئەیان زەویان ئەیان و بۆیان دروست ئەکردنەوە ئێمە دوای ئەوە باوکم هەوڵیە بگەڕێنەوە بە فترەیەک لە ڕێی وڵاتی ئێران و خوان سیاریان دابی نەکرد بگەڕێتەوە فترەیەک وەساق نەما باوکیشم وتی ئێمە ئەبێ بگەڕێنەوە لەبەرەوە ئیتر ناتوانین لێرە ئیدارە بکەین و بڕیاری یابوو ئێمەش تەبعاً ئەو کاتە لە ماڵەوە بووین و چاوەڕێمانە کرد باوکم چ بڕیارێ با ئێمەش لەگەڵەوە بووین ئەو کاتە ئێمە لە ڕێگەی قەندیلەوە هاتینەوە باوکم وڵاخی دابین کردبوو پێم وایە ئەو کاتەش وڵاق زۆر بە زەحمەت دەسەکەوت ئێمە عایلەکەمان ئەو کاتە من و تارای خوشکم و شارا و دایکم و باوکم تقریبان 5 کەس بووین 3 وڵاخی گرتبوو باوکم بەسەرە عنی هەنێک بە پێ ئەڕۆشتین و دوایی سواری وڵاخەکە بووین لە کامێرانەوە عنی کە وەرمەهەنگ لەو شوێنە بووین چوونە شاری بانە
3 ڕۆژ لەوێ ماینەوە چوونە سەقز لەوێ 4 ڕۆژ ماینەوە بەڕاستی لەڕێ علاقات و ئەو کەسانی کە ئیشەکەیان بۆ تەرتیبەکردین لەگەڵ ینی ئەو چەند شەوانە لە ناو ماڵی چەند ئەتوانم بڵێم خانەوادەی کوردی ئێران بەڕاستی زۆر خزمەتیان کردین کوردەکان زۆر ڕەسەن بوون چەند شەوێک لە ماڵی ئەوان ماینەوە هەتاکو وڵاخیان بۆ دابیر کردوین و بەڕێ قەندی لاگەڕاینەوە شتێکی زۆر خۆشیش لێرە ینی کە هەموو جارێ کە تەمەنای شتێک ئەەکەیت کەس نازانێت چۆن یەتەوە ڕێگەت بۆی بیبینی من لەبەروی بۆ خۆم ینی کەسێک بووم کە ینی هەر لە تەمەنی گەنجیمەوە لە ڕێخستنەکانە ئیشم کردووە بە شێوەیەکی نێنی لە ڕێخستنەکانێکێتی نیشتیمانی کوردستانە ئەو کاتە زۆر کتێبەکانی کۆمەڵەمانە خوێندەوە ئەو بابەتانی کە لە حیزبەوە بۆمانە هات یعنی زۆر ئاواتمەوە بۆ قەندیل ببینم یعنی ئەمە ئاخۆ قەندیل چی بێت ڕاستە شاخە و ئەوانەیە ئەزانیت لە کوردستانە بەس ئایا قەندیل چۆن بێت ئێمە بەڕێ قەندیلە هاتینەوە بەڕاستی ینی مانگی چەند بوو ینی ئەمەی کە من باسەکەم گەشتە مانی حوت شانزەی سێ لە مانگی سیا بوو 3 مانگ لە ئێران ماینەوە هەتاکوم ئەم هەموو ڕووداوانە ڕوویە بوو بە مانگی حوت واتە مانگی تەمووس کە ڕۆشتین لەوێ شەوێک لە قەندیل ماینەوە ئەویش لەکوێ لە داوارەکان یعنی من ئەگەر چەنەها بەرنامەم دابنە قەت نەئەگەشتم ئەو شوێنە ئەوێ من نەئەبینی دیار بودای تو تاوانەکە تۆزە چاو گوێمان کردبووەوە ئیسراحەتمان کردبوو ئەو بوو بگەڕێنەوە بۆ کوردستان بزانین چۆنە بێت ئەو شەو لە دەوارەکان ماینەوە ینی ژیانێکی زۆر خۆشیان هەبوو ینی ئەگەر چی ئەوان بۆ خۆیان کۆچەری بوون بۆ بەخێوکردنی مەڕووماڵات هاتبوون زۆر جوان خزمەتیان کردین ئەجا یەکێک لەو جوانیانەی قەندیل طبعا شاخەکە هەمووی بەفر بوو بەڵام لە ژێریە ئاو هەبوو یعنی ئەوە یەکێک بوو لە جوانەکان لە مانگی حوتە لە قەندیل شاخێکی بەفر ژێرەکەی هەمووی ئاو بێت یعنی ئەم جوانیانە ئەتوانم بڵێم بەس کەسێکی شاعیر کەسێکی زۆر ئەدیب بتوانێت گزارش لەو واقعە بکات شەوێکیش لە قەندیل ماینەوە و دوایەوە وڵاخەکان هێنانیان شوێنێک ئەتر سیارە هات بە دوامانە جێب لە قەندیلەوە بۆ سنووری عێراق کوێ بوو ڕانیە بوو شاری ڕانیە بوو کە ئێمە هاتینە ڕانیە دیارە لەسەر پردێک لەسەر جسرێک بازگە هەبوو کاتێککە داوای پێناسە ئەەکەن داوای هەوێ ئەەکەن باوکم هەوێکە یایە کە نووسرا بوو مامۆستایە و بە تاکید نووسراوە لە هەڵەبجەیە وتیان زۆر باشە ئێوە هاتوونەتەوە بەخێر بێنەوە بە خێراتنێکی گەرمیان کردین بەڕاستی بردیانە مرکزی شوڕتەی ڕانیە ساحەیەکی گەورەی هەبوو ئەمە ئێوارە بوو تقریبان نزیکی سعات 6 ئێوارە بوو وتیان لەبەروی داوام تاوا بووە ئەبێ ئەم شەو لێرە بن بمێننەوە هەتا بەیانی داوامەکرێتەوە وەڵا خزمەتێکی زۆر باشیان کردین بێمە بەو هیلاکیە نان و کەباب و چاو خزمەتێکی باشیان کردین ئێمە شتمان ینی دڵمان خۆش بوومانەوە ینی تر هاتوونەتەوە عێراق و ئەچینەوە سەر ماڵ و حاڵی خۆمان و ئەو بەو شێوەیە بەیانی کە دەوام کرایەوە هەندێک پرسیاریان لێکردین دیار بوو هەر ینی سەر خێزانەکەیان بان نەکرد باوکەمیان بان کردبوو چەند کەسن و مناڵەکان و چین و چین و باوکیشم ئەوەی ڕاستی بوو بێت هەمووی وتبوو توبی ئێمە هاتوونەتەوە لە ئێران بووین و خەڵکی هەڵەبجەین و بەم شێوەیە وەڵا ئیتر بەیانی ئەمە لە ڕانین لە ڕانین سیارەیان بۆ هێناین ئێمە مازانی ئەمان بنەوە بۆ هەڵەبجە تەبەن ئەچیتە سلێمانی و لێوە بۆ هەڵەبجە بەڵێ کە بردیاینەوە بۆ سواری پاسیان بۆ هێناین کە گەشتینە سلێمانی بەڕاستی بردیانین بۆ سجنی سلێمانی لەوێ کە بردیانە حەوشەکە پیاوەکانیان جیا کردەوە و ژنانیشیان جیا کردەوە چیمان پێ بوو لیان سەندین وتیان ئەبێ ژنەکان بەجێ و پیاوەکان بەجێ ئێمە کە گەشتین ئەو کاتە زانیمان ئەفواتەکە تەواو بۆ لێبوردنە گشتێکە یعنی ئەگە هەر کەسێک لە ئێران بەهاتایەتەوە ڕژێمی بەحث ئەیگرت بەڕاستی ئەوەش زۆر ینی قورس و ناخۆش بوو ینی جارێکە تۆ تووشیەها چۆن تۆ لە نەهامەتێکی زۆرەوە هایتە سەر ئەوەی کە تۆزێ ژیانت باش بێ جارێکە سەیرەکەی ژیانت ناخۆشە بێتەوە و تووشی گرتنە بیت بزانین چارەنووسی ئێستامان چۆنە بێت
ژنانیان کردە ژووری ژنان و پیاوەکانیشیان برد باوکم و براکەم بەجیا و ئێمەش بەجیا و تامان هەنێ خێزانی کەشمان لەگەڵا بوو بەس بەڕاستی زۆر جار بیرەکەمەوە یعنی زاکیرەم یارمەتیم نایە بزانم ئەوانەی کە کێبوون لەگەڵمانە بەس زۆر جاری وا هەیە کە لە شوێنێک کەسێکە بینی ئەڵێن ئێمە ینی ئێمەش لەگەڵ ئێوە بووین ئەو کاتە ئەزانم بەڵام چوزانم ترس و لەرزەکە ئەوە هەبوو تۆ بەس ینی ئاگاد لە خۆت بوو ینی ئەوەنە من هەر بەخۆم دائیمەن لەوە چێوە سروشتی خۆشم وابێت ینی کەوابم دائیمەن زۆر دیقەتی هەڵسوکەوتی بەرامبەر نایم یعنی کەسێک ئەگەر زۆر پەیوەندێکی لەگەڵمان نەبێ ژیانی بۆم گرنگ نییە لەبەر ئەو ژیانی تایبەتی خۆی هەیە ینی هەر لەوە بۆشم نەبێت من تداخلی ژیانی کەس بکەم ئەگەر کەسێک زۆر نزیک بێتەوە یعنی بە ئێستشمەوە ینی ئەو کاتە گەنج بووم تەمەنە 21 ساڵ بوو یعنی هەستەکەم ئەوە سروشتێکی ژیانی خۆم بووە یعنی کە نەمیستووە دائیمەن تداخل بۆ ژیانی کەس بکەم کە دەرگای سژنی ژنانیشیان بۆ کردینەوە بەڕاستی ئەتوانم بڵێم یعنی ئەوە ژێکێک و لەو شتانی ئینسانەگەر بەخەو بیبینی بڕوان ناکەی ژوورێکی گەورە قاعەیەکی توانە بڵێم دەبەدە لە خوارەوە بەس تەنها تەوالێتێک هەبوو بەلوعایەکیشی تیا بوو ئاوی خواردنەوەش لە بەلوعاتی تەوالێتەکە بوو ئەتە کە ڕۆشتی مەجموعەی خێزانی لێبوو لە ژنی بەتەمەن لە ژنی گەنج لە ژنی وەسەت کە ئێمە ڕۆشتین زۆر بەرەو ڕۆمان هاتنەوە بە خێراتنیان کردین بە گەرمی و ئەوانە و وتیان ئێوە هەڵەبجەیی زۆر هاتووە شەوێ دووش و ئەمێنێتەوە ئازاد دەکرێت ئێمەش هەر بە هیوایەوە شەوێ دووش و ئەمێنی و ئازاد دەکرێت بیرمی ئەو شەوەی کە ئێمە لە سەجن بووین یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو هیچ ساڵی هەشت بەڵێ یەکەم شەوی جەژن ئێمە لە سجنی سلێمانی بووین ئەو سجنەی کە ئێستا ینی ئەو لەسەر جادەی توانم بڵێم ماوەیەک مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بوو سجنی گەورە بەڕێ لەسەر جادە سەرەکیەکەی بەرامبەر حەسیب ساڵح کە دانیشتین لەگەڵ ژنەکانە ئاهاتن هەریەکە و باسی خۆیە کرد منیش لە بەروی بۆ خۆم ئیشی ڕێخستن و نهێنیم کردووە فزوڵیم هەبوو لەوەیە بزانم ئەوانە بۆچی لێرن یا زۆریان چونکە کەم بوون ئەوەنە باسی ژیانی خوانیان کردبوو حەزیانە کرد هەر کەسێکی بۆی باس بکەن مەسەلا هەبوو لەسەرەوە گیرابوو کە کوڕەکانی پێشمەرگەن چوونەتە دەرەوە هەبوو لەسەر مێردەکەی گیرابوو ئەو خێزانانە بوون کە کەس و کاری پێشمەرگە بوون لە ڕێخستنەکانە ئیشیان کردبوو ئەتر ڕێخستنی هەر حیزبێک بوو بێت بەڵێ ئێمە دوو شەوماینەوە بەڵام بەڕاستی ینی ژیانێکی زۆر قرس بوو هیوا هەبووی من ساڵێک لێرە هیوای بوو من 2 ساڵە لێرم هەتاکم ئێستا تاقیقم لێ نەکراوە هەتا ئێستا یعنی نەبراوم بۆ ئەوەی کە محکەمە بکرێم ئەوە شوێنی ڕاگرتن بوواتە شوێنی تەوقیف بوو بەیانیان سەمونێکیانە هێنا لەگەڵ پەنیرێکی پچکۆلە و نیۆڕوان نیسکیانە هێنا و ئەتر بەڕاستی ینی بارودۆخی سجن ینی باش نەبوو بەڵام ئێمە بەمە ڕازی نەبوون خراپتریشمان بینی دوای ئەوەی کە لە سجنی سلێمانی هاتینە دەرەوە کە هێنانیان ئەو بەیانە ناویان خوێندینەوە بینە دەرەوە کە چوونە ساحەکە ساحەی سجن پیاوەکانیان بەجیادانا بوو ژنەکانیشیان بەجیادانا بوو لەو کاتەیە کە هەر ئەڵێم من تۆزێ بۆ خۆم حەروک و وریە یەکەیەکە ناویان ئەخوێندینەوە و عنی بە حساب تر ئێمە ئیفراجە بین کە ناویان ئەخوێندینەوە ئەبواە بڕۆشتینایە کە ناویان ئەخوێندینەوە ئەوە بڕۆشتینایە واژۆیەکمان بکردایە لەسەر ناوەکەی خۆمان من لەو کاتەیە هەر ئاوا سێری هین بکرد عەرزەکە کۆنکرێت بوو بەڵام هەنێ شوێن ئاسن بوو ئاسنی خەتخەت من دیقەتمەیە ئەو ئاسنانەی هی شوێنی ئاوەڕۆنیە ینی ئاوا تۆزی بەدەم خەیاڵی خۆتەوە ئەڕۆیت سێرەکەی تمەش ئەو ساحەی کە ئێمە تیا ژێرەکەشی هینە سجنە یعنی شیشەکان ئەلەویا بوو یعنی ئەو لە حەزەیەش کە ئەڵێم ئەتوانم بڵێم ئەمەشم هەرگیز لەبیر ناچێتەوە یعنی کەسێکی گەنج کوڕێکی گەنج کە من ئاوا سەرم سێری ئەوەم کرد ئاوایەکی کردی بۆ لێرە معسکەرێکی لێ بووە معسکەری تۆبزاوە لە تۆبزاوەش دیارە لەوێ خەڵکێکی زۆر زیندانی کراوە ئەوانەی کە لەوێ بوون خەڵکی قەراغ بوون لەگەڵ خەڵکی هەڵەبجەیەکان
چوار قاعە هەبوو، یعنی چوار قاعی گەورە هەبوو، قاعەکان زۆر گەورە بوون، ئەتوانم بڵێم یعنی 30 متر 50 متر بە 20 متر گەورە بوون قاعەکان. ئەو قاعانە بۆچی دروست کرابوون نازانم بەڕاستی، بەس ئەوە بوو کە چوونە ئەوێ ئێمەشیان بردە تۆپزاوە و کردیانە قاعەیەکی گەورەوە و سیرەکەین قاعەکە هەمووی هەڵەبجەیی تایە و بە هەمان شێوە پیاوانیان لە ژنان جیا کردوتەوە و ئتر ئەوەی کە هات بێتەوە خەڵکی هەڵەبجە بێت و بە ئەو لێبوردنە گەشتیە نەکەوت بێت هەمووی ئەلەویا بوو خەڵکێکی زۆر زۆر بەڕاستی تقریبان ئێمەش نزیکەی دوومانیش لەوێ ماینەوە، بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو دوو مانگە لەوێ طبعاً مانگی 7 بوو، یعنی تۆ دوو مانگ خۆت نەشۆیت، خۆت ئەزانی کچ ژن لەو کاتە ئەکەوێتە سۆری مانگانەوە، پێویستی بە پاک و خاوێنی هەیە، پێویستی بە خۆشوردن هەیە، دوو مانگ طبعاً تەوالێت نەبوو، یعنی سەر ئاومان نەبوو، بینایەک هەبوو تەواو نەکرابوو، ڕۆژی یەکجار دەرگایان بوو ئەکردینەوە ئەوایە بۆ تەوالێت بڕۆشتی نایە بۆ ئەوێ. ئەو خواردنانی کە بۆیانە هێنان چی بوو؟ بەیانیان 3 سەمونیانە هێنا، ئەیان و ئەم 3 سەمونە هەتا ئێوارە، ینی ئەتر ڕۆژێک ئەگەر تۆزێ ماست ئەگەر پەنیر شتێکی لەگەڵا بووە ئەگینە هەر سەمونە وشکەکە بوو. ژیانی ناو سەجن زۆر ناخۆش بوو بەڕاستی، یعنی خەڵک هەبوو لە ناو قاعەکەیە دووگیا بوو مناڵی ئەبوو، یعنی دوای لەبەرەوەی کە بە شێوەیەکی تەندروست مناڵەکەی نەبوو بوو یاخۆ دایکەکە شیری نەبوو کە مناڵەکەی پێ بەخێوکات، دوای 2-3 شەو مناڵەکە ئەمری خوایە کرد، یا هەر چەند کەسێک لە قاعەکەی ئێمەیە مناڵ بوون ئەمری خۆیان نەکرد کە ئەیان برد ئەسپەردەیان بکەن بەڕاستی خۆ بە شێوەیەکی زۆر تەندروست بە خاکیان نەئەسپارد، ئەتوانم بڵێم هەروە تۆزی خۆڵیان لا ئەبرد ئەو پەڕی مەترێ نیو مەترێک و دایان ئەپۆشی بەداخەوە، یعنی شەوی دوایتر یا شەوی دواتر یعنی لاشەی کەسەکانمان بەدەمی سەگەکانەوە ئەبینی، یعنی ئەمەش بەڕاستی یعنی زۆر زەحمەتە گێڕانەوەی هەنێ بابەت بەدەم هەتاکوم تۆ خۆت ئەو ئازارەت نەچەشت بێت. ئەگەر بێت و باسی ئەم بابەتە بکەین لەوانەیە بە 2 سەعاتێک کۆتایی نێت، بەڵام من ئێستا خەریکی نووسینەوەی ژیاننامەی خۆمم، ئینشاءالله لە ئایندەیەکی نزیک تەواوی بکەم و هەمووی ئەەکەم بە کتێبێکی زۆر باش. دوای 2 مانگ ئێمە بە لێبوردنێکی گشتی ئازادکران کە لەلایەن ڕژێمی بەعسەوە لێبوردنەکە سیاسی بوو، یعنی سیاسی و گشتی بوو، هەموو چین و توێژەکانی ئەگرتەوە، ئێمەش بەر ئەو لێبوردە گشتێک کەوتین. حوتی وابزانم 9/89 بەڵێ 14/9/89 بەڵێ 14/9/89 لێبوردنێکی گشتیە ئێمە بۆەوە ئازادکرێن. دواتر ئێمە هاتینەوە هەڵەبجە کە زاریمان هەڵەبجە محەڕەمەیە، یعنی ناتوانانی بۆی بگەڕێتەوە لەبەرەوەی ڕژێمی بەعەز وەکو محەڕەمەی کردبوو، ئەو خانوانەشی کە مابوونەوە بۆ نمونە گەڕێکی مامۆستایان ئێمە ماڵی باوکەم کە بەجێمان هێشت نەتەقی بۆ، یعنی خانوویەکی ڕێک و پێک بۆ هیچ گرفتێکی نەبوو، بەڵام دیار بوو ئەو خانوانی کە مابوونەوە ڕژێمی بەعەز هەمووی تەقاند بوویەوە خۆی هەتاکوم کەی ڕێگەی هەڵەبجە بوو بە محەڕەمە و بگەڕێنەوە ڕاپەڕینەکەی ساڵی 1991. ئەتوانم بڵێم ئێمە من بۆ خۆم لە 89 زەواجم کرد، خێزانەکەم لەگەڵ هاوسەرەکەمە یەکێک بووین لە خێزانە سەرەتایەکان کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە. دیارە کە گەڕاینەوە بۆ هەڵەبجە بەڕاستی نەتەزانی هەڵەبجە کامە کۆڵانە، کامە مەکتەبە، کامە خانووە، ئەتوانم بڵێم لە کەلاوەیەکی وێرانە ئەڕۆشت. خۆشبەختانە قۆناغ بە قۆناغ توانرا هەڵەبجە ئاوەدان بکرێتەوە و بەو شێوەیە پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 کە ئامادەسازێکی زۆر باشی بۆ کرا دام و دەستگاکان هاتنەوە ناو هەڵەبجە و ڕێکخراوەکان لە ناو هەڵەبجەیە دروست کرد و دروست کرا حیزبە سیاسیەکان بارەگای خۆیان هێنایە و زۆر لە ڕێکخراوەنەوە دەوڵەتەکان بارەگای خۆیان هێنایەوە بۆ زۆر لە ڕێکخراوەنەوە دەوڵەتەکان بارەگای خۆیان هێنایە ناو هەڵەبجە بۆ پارێزگاریکردن لێیان. دواتر
قۆناغ بە قۆناغ ئەو ڕێکخراوانی کە ئیش لەسەر کەیسی تاوانی کیمیابارانەکان لەسەر مافی مرۆڤەکان بارگای خۆیان دانا و هەروەها هەوڵێکی زۆریش دوایەوەی کە لە 2023 ڕژێمی بەعس نەما ئەتوانم بڵێم ئەوە جارێکە کردنەوەی دەواازەیەکی کەبوو بۆ ئەوەی کە گەلی کورد بتوانێت بە شێوەیەکی زۆر باش داوای مافەکانی بکات داوای خواستەکانی بکە. خۆشببختانە ئەو بوو دادگایەک لە بەغا دادگای باڵای تاوانەکان لە بەغا ئیشوکارەکانی دەست پێ کردەوە بە هەوڵ و ماندووبوونی کەسایەتی زۆر ئەتوانم بڵێم ڕۆڵی بەڕێز مام جەلال و هێرۆخان لە ئەوەی کە کەیسی هەڵەبجە بە شێوەیەکی زۆر بێت دەستێوەردان لە دادگای باڵای تاوانەکان کاری تیا بکرێت هەوڵی تەواوی بەڕێز مام جەلال و هێرۆخان بوو بەسەر چەند دانیشتنێک لەسەر کەیسی عەلی حەسەن مەجید و لەسەر کەیسی سەدام حوسێن دیارە من یەکێک بووم لەوانی کە لە دادگای باڵای تاوانەکان وەکو شایەت حاڵێک لەسەر کەیسی عەلی حەسەن مەجید بەڵام بۆ من هەڵبژێرا یعنی ئێمە کاتێکە ئەمریکیەکان هاتن بارەگان لە ناو سلێمانیە هەبوو تقریبا ئەتوانم بڵێم چاوپێکەوتنیان لەگەڵ نزیکەی 2000 خەڵکی هەڵەبجەیا کرد ئەوەی دەستیان ئەگەشتێ دیارە ئێمە کە سجن بوو بووین لە سلێمانی دۆسیەکەمان گیرا بوو کە ئێمە ڕژێمی بەعس زیندانی کردوین ئێستا من ئەو دۆسییان و ئەوەلیاتانم لایە کە کاتی خۆی ناومان هەبوو کە لە سجنی سلێمانی زیندانی کراوین ئەمریکیەکان کە مقابلەیان کردین وتیان دوایی هەر کەسێک ئەگەر ئاگادارتانەکەینەوە سێرەکەم من تەبلیغێکم بۆ هاتووە کە بەشداری بکەم لە پێم وایە دانیشتنی سیانزە هەم بوو لە دادگای باڵای تاوانەکان لە بەغا لەگەڵ مەجموعەیەک خانەوادەی خۆشەویستی هەڵەبجە کە ئەوانەی شایەت حاڵ بوون بەسەر هینەکەەوە من پرسیارم کرد بۆ منتان هەڵبژاردووە ینی من حەمدوولە ڕاستە تاوانەکەم بە چای خۆم بینی مە ئاساتێکی زۆر گەورە و ناخۆش بوو وتیان لەبەرەوەی تۆ لە عیلەکە تا کەستیان نەچووە یعنی ئەتوانی بە تەمەنیش کاملە 21 ساڵی ئەتوانی بە شێوەیەکی زۆر باش بابەتەکە بگێڕیتەوە دوور لە سۆزی لە دەستدانی کەسە نزیکەکان دیارش ئەوە بۆ خۆی ئەتوانم بڵێ معنی کارێکی تەندروستە چکێمە خەڵکمان لەگەڵا بوو خاوەنی قوربانی بوو هەموو نەوعی تیا بوو بۆ ئەوی هەمومان سەرنجام یەک هینمان هەبوو ئیفادەمان هەبوو یعنی سەرنجام هەمومان بە جیاوازی کەیسەکانەوە هەمومان یەک ئیفادەمان هەبوو حەو ڕۆژ لە بەغاماینەوە یەکێکیش لەو شتانەی کە کاتێکە چوومە بەردەم حاکم تەمان سوێنت ئەیە ئەوەی کە ڕاستە ئەوە ئەەکەی پرسیارێکی لێ کردووتی ئەتەوێ لە پشتی پەردەوە عنی ئیفادەکەت بێ خەڵک نەدبێنە چکێ بمانوێ نەمانوێ شانووی نووسوی ڕژێمی بەعز بە ئێستاشەوە لە بەغدا و لە زۆربەی شوێنەکانە هەیە یعنی وتی بۆی کەسێکی نەناسراوە بیت کەس نەزانێت بە سەڵتەکە دەبێت وتم نا زۆر بە شانازیەوە ئەمەوێت هەموو کەس بمبینێکە من ئەم شایەتی ئەم طبعا لەو شوێنیان لە محکەمە لایەکیشم کردەوە یعنی زۆر بە ئاسوودەوەی دڵخۆشیەوە کە عەلی حەسەن مەجیدم لە قەفەزی تاوانباریان بینی خۆشبەختانە ئەوە بوو ئتر دەرەنجامێکی باشی هەبوو دادگایەکە هەم بە سێدادانی سەدام و هەم عەلی حەسەن مەجید